تەوتین چیرۆکە ساختەکەی بانگەشەی هەڵبژاردن. یەکێتی موڵکەکانی ڕەشید و ڕافیدینی داگیر کردو و بانگەشەی کردنەوەی لقەکانیشان دەکات. قوتی موچەخۆرانی سلێمانی بەدەست ململانە سیاسیەکانی یەکێتیەوە چی بەسەردێت؟ یەکێتی نیشتمانی کوردستان کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش پرسی تەوتینی موچەی بەرز کردوتەوە. ئێستا بانگەشەی کردنەوەی لقی بانکەکانی ڕەشید و ڕافیدین لە سلێمانی دەکات. بەڵام سەرچاوێکی ئاگادار لە بەغداوە ڕایگەیان. پرسیکردنەوەی لقی ئەو بانکانە هەروە کارێکی ئاسان نییە. سەرچاوەیەک لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دەڵێت حکوومەتی بەغداد ناهێڵێت لقی ئەو دوو بانکە لە هەرێم بکرێنەوە هەتا گرفتی موڵکەکانی چارەسەر نەکرێت کە لە هەرێم دەست بەسەر موڵکەکانی ئەو دوو بانکەدا گیراوە. وتیشی لە ناوشاری سلێمانی دوو موڵکی ئەو دوو بانکە خودی یەکێتی دەستی بەسەردا گرتووە و تا ئێستا ئامادەنیە ڕادەستیان بکاتەوە کەچی بانگەشەی کردنەوەی لقی ڕەشید و ڕافیدین دەکات. بەپێی زانیاریەکانیش بانکی بازرگانی عێراق ناسراو بە TBI پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی ڕاگرتووە. بەپێی وتەی سەرچاوەکەی لیژنەی دارایی بانکە عێراقیەکان دەبێت گرێبەست لەگەڵ وەزارەتەکان بکەن نەک پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. بۆیە ئەوەی لە سلێمانی بانگەشەی بۆ دەکرێت بە ناوی تەوتینەوە هیچ بنەمایەکی نیە و تەنها گەڕێکی دیکەی ململانەی سیاسیە کە یەکێتی دەیکات و قوت و موچەی خەڵکی تێدا دەبێتەوە بە کەرستەی سیاسی. سەرچاوەکە وتیشی پرۆسەی بە بانکیکردن لەگەڵ TBI گرفتی یاسایی و گرێبەستەکانی هەبوو. بۆیە دوایکردنەوەی هەژماری بانکی بۆ نزیکەی 5,000 موچەخۆر کارەکان هەڵپەسێردراون. وتیشی بانکی ڕەشید و ڕافیدین نزیکەی 20 موڵکیان لە هەرێم لە دوای ساڵی 1991ەوە دەستی بەسەردا گیراوە. بۆیە تا گرفتەکەیان چارەسەر نەکرێت ئەو بانکانە لقی خۆیان لە هەرێم ناکەنەوە. بۆیە ئەوەی کراوە ئێستا تەنها داواکاریە بۆ کردنەوەی لقی ئەو بانکانە لە سلێمانی و هیچ هەنگاوێکی کردداری بۆ نەنراوە.